ئاسایشی خۆراک ئێستا یەکێکە لە بابەتە هەرە گرنگ و هەستیارەکان بۆ تەواوی وڵاتانی جیهان. لەلایەک جەنگ و بەرزبوونەوەی بەرهەمە خۆراکیەکان و لە بەشێک لە وڵاتانیش بەهۆی ڕێژەی کەمی بارانبارین و وشکە ساڵیەوە بەرهەمی دانەوێڵەی جوتیاران کەمی کردووە. ئەگەر هەرێمی کوردستان و عێراق بە نمونە وەربگرین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەی زیاتر لە 150 بەرهەمەکەی کەمی کردووە. دەمەوێت بزانم ئاسایشی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی بەرهەمە خۆراکیەکانەوە لە چه ئاستێکدایە؟ ئەو ئامادەکاریانەی حکومەت و وەزارەتی پەیوەندیدار چین بۆ ئەوەی تووشی هیچ قەیرانێک نەبینەوە بە تایبەتی لە بەرهەمی خۆراکی. ئێستا کاتی دوورینەوە و وەرگرتنی بەرهەمی گەنمی جوتیارانە لە سایلۆکان، بەڵام ئەوەی بۆ جوتیاران گرنگە ئایا بە دەردی ساڵانی ڕابردوو دەچن بە تایبەتی بۆ پێدانی پارەکانیان لە بەرامبەر تەسلیمکردنی بەرهەمی گەنم بە سایلۆکانی سەر بە حکومەتی عێراقی. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. ئەو وڵاتانەی مەترسی ئاسایشی خۆراکیان لەسرە: ئەڵمانیا، بەریتانیا، فەڕەنسا، سوید، لوبنان، عێراق، سعودیا، یەمەن، ئەفغانستان. بەرزبوونەوەی بەرهەمە خۆراکیەکان لەو وڵاتانە بە ڕێژەی 105 تاوەکو 115. وەرزی دوورینەوە و تەسلیمکردنی بەرهەمی دانەوێڵەیە لە هەرێمی کوردستان. چەند ساڵێکە بەهۆی وشکە ساڵی و گۆڕانکاری کەش و هەواوە کاریگەری لەسەر بەرهەمی کوشت و کاڵی هەبووە لە هەرێمی کوردستان، بەڵام هێشتا جوتیاران باوکاری حکومەت و پرۆژە ئاودێریەکان خۆیان لەگەڵ دۆخەکەدا گونجاندووە. ئەم ساڵیش بە پێی توانای خۆیان بەرهەمەکانیان دەدورنەوە و بەڵام لەگەڵەوەشدا داوای هاوکاری زیاتر لە حکومەت دەکەن. تۆکو جوتیارێک ینی بە من بڵێ ئەو ساڵ بەرهەمەکەت کوو بوو، ینی خۆت ڕاهێنا بوو لەگەڵ چۆن دەڵێ ئەو کەش و هەوایە ڕێژەی بارانبارین کەم بوو لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستاندا کاریگەری کردە سەر بەرهەمی جوتیاران. بەرهەمەکەی تۆم ساڵ چۆن بوو؟ ئێستا من بیرمان هەیە، ئێستا ڕێژەی ئاو زۆر دابەزیە، ئەوی ئاوی بوو کە بارانیش لەگەری بوو دایمەن ئەتە تەنی دەکرد، تەن و شتێکی دەکرد، تەن و 100 کیلۆی ئەوانەی دەکرد. بەس ئەو سار بە ڕێژەی یعنی لەوانەیە 150 دابەزی بی. کێشەی ڕادستکردن چییە؟ دەڵێن کرێی سیارە گران بووە، ئەوە بووە، ئەنی بۆچی لێتان وەرناگرن؟ کاکە گیان ئەوە ئێستا مەسەڵەن کێشەکە لە سیستەمە. ئێستا گوتیان کاکە لێتان وەردەگرین بۆ شێوەی مشکلەمانیا فەرم لێمان وەربگرن. ئێستا کە دێ لە سایلۆکی یەکەم کێشە سڕەی لۆری و قەلابیان لێک زۆیاز نەکردەوە لە یەک شوێن بەتالی دەکا. کێشەی دووەمین لێک کادا مەدحەنەش دێباری دەکە بۆ ئاشەکان. ئەوە بێ سیستەمیە. ئەگەر سیستەم هەبێ ئێمە زەرەر ناکەین. زەرەرمەندی بوونیمە ئەگەر بە یەک ڕۆژ دوو ڕۆژ بەتاریکەن من بە 200,000 قەلاب دەگرن بەتاری دەکا. ئێستا 5 ڕۆژ قەلاب دێ لێرە ڕادەوەستی کابرا داوای ملیۆنەکەم لێ دەکا. ئەویش حەق خۆیتی 5 ڕۆژ لێرکوانە ڕادەوەستی حەق خۆیتی ملیۆنە وەربگری. ئەو ملیۆنەش دێتە سەر شانی من. ئەمە لە فەلاحم ئێستا بخۆم چیمیان بە گران کڕیا لە توانانەدانی ساژدی بە ئەوەندە گرام کڕمەوە. ئێستا بیرەکەم لەزگە یعنی خەریکاگە هیچی بکاتن حکومەت دەبی هاوکاریم کاتن کە بیری دیلی دەمەوە بەرهەمەکەم زیاتر بیت لۆ ساڵی دابیتن. ئێستا یعنی ئەو ساڵەکە بخۆم ئەمن بیرم هەبووە ئاومدایە بەرهەمەکەم باش بووە بەر ساڵی دابێتن ئەگە وشکە ساڵی بیتن بیرەکەم ئاوێکم کاتن ناتوانم ئەو بەرهەمە بیلمەوە. ئەو داواما لە حکومەت هەیە بالپشتێکی زدی لۆ فەلاحام بکاتن لە ڕووی چیمیاوە، لە ڕووی گازەوە، لە ڕووی ئێستا لە ڕووی سڕە تەسبیرکردنەوە لە هەموو شتێکەوە. ئێمە وەکو سالێ هەولێر هۆبەی تاقیگا لە 28 پێنجی 2022 دەستمان کرد بە وەرگرتنی گەنم لە برا جوتیارەکان. طبعا ئەمە ڕێنماییمان هەیە لەسەر ڕێنماییەکان دەڕۆین بە وەرگرتنی گەنم. لەوێندەر سیارە دێ نمونەی وەرەگرن هەر نمونەک نابێت لە 3 کیلۆ کەمتر بیت تا 4 کیلۆ. لە چەند جێگایەکی سیارەکە وەری دەگرن دەهینە ئەو جیهاز لێرکوانە و دیڤایدەرە تەقسیمی دەکاتن کە تەقسیمی کردێکینە 100 گرام. 100 گرامەکە دێن لێرکوانە چەند ڕێنماییەک هەیە کە مەدەبی تەدبیقی بکەین لە وەرگرتنی گەرمەکە. ئەم ساڵ گەرمەکەمان زۆر باشە. طبعا گەرمی ئەو ساڵێکە لەبەر ئەوەی نەهات بوو باران کەم بوو دێمی نەبوو هەمووی ئەروایی و لەسەر مرەشەیە کە مرەشەش بە کەیفی خۆیان ئاویان داوە سەمادیان دایتێ خزمەتیان کردو زۆر باش دەرچوو. یعنی باوەڕ بکە نسبەی وەزن نەوعیەکەی مەقارن دەکات لەگەر ئوسترالی
دوش دەرچووە ینی نسبەی پرۆتینی زۆر باشە هیچ ترسەچی نیە لەوەی بری کە نانی لێ نایێت. بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو 900,000 تۆن بۆ ساڵەکانی 2018-2019 800,000 تۆن بۆ ساڵەکانی 2020-2021 بۆ ساڵی 2022 پێشبینی دەکرێت بەرهەمی گەنمی هەرێمی کوردستان لە نێوان 200 تاوەکو 400,000 تۆن بێت. توانای گەنمی وەرگیراو لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە 500,000 تۆن، حکومەتی عێراقی 390,000 تۆن. هاوکات لەگەڵ دوورینەوەی بەرهەمی جوتیاران سەرجەم سایلۆکانی هەرێمی کوردستان کە سار بە حکومەتی ناوەندین و دوو سایلۆی کەرتی تایبەتیش لە هەرێمی کوردستان کە بە هەمان نرخی وەزارەتی بازرگانی عێراقی بە نرخی 850,000 دینار بۆ 1 تۆن گەنم لە جوتیاران وەردەگرن و ئێستاش پرۆسەکە دەستی پێکردووە و جوتیاران بەردەوامن لە تەسلیمکردنی گەنمەکانیان بە سایلۆکان. کاک سعد وەکو بەڕێوەبەری سایلۆیەک لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر شێوازی وەرگرتنی گەنم بۆ ئەم ساڵ بەپێی ڕێنمایەکانی هەم وەزارەتی بازرگانی عێراق و هەمیش حکومەتی هەرێمی کوردستان چۆنە؟ وەکو ساڵانی پێشتر دەستمان پێکردێ بە وەرگرتنی گەنمی جوتیاران کە پێ دەڵێن تەسویق. ئەم ساڵ لە 28 5 دەستمان پێکردێ بە وەرگرتنی گەنم. طبعا وەکو لەوانەیە ڕسمەکانیشتان گرتبی زەخمەچی کەڵێک زۆرمان لەسرە ماشەڵڵا پێشبینیەکانمان تاو دەرچوو گوتمان گەرمێکی زۆر دەبی ئینشاءڵڵا و وەکو دەبینین زۆر ڕێک و پێکاو ئەوەیە. بەڵام ئێستاما پار 46,000 تەنما وەرگرت. وەرگرتنی پار فەرقیە بوو لەگەڵ ئەم ساڵ. جیاوازەکەی ئەوەیە ئەم ساڵ هەر گەنمەک بێ هەر شخصێک بێ جوتیار بی هەرچبی مهم ئەوەیە گەنمی پێبی گەنمی پێبێ ئەمە لێ وەردەگرین. لۆی جوتیارەکان تریش هەموو بزانن ئەوەی گەنمی خۆی نەدوریتەوە گەنمەکە بدوریتەوە بەڵام ڕەسەن نێنی تاکید بک بزانی کەی وەردەگرنی کەی وەردەگرنی چۆن وەردەگرین تاکید کە لۆی بزانی ڕۆشونەکان چیە پێ بڵین نفوسی ساخمە لێ دەوێ ئیفەلاحی زایدن سەنەوی سارەکەی کە نەقل دەکە گەنمەکە نەقل دەکە. بەڵام لێرە یەک شتمان هەیە زۆر ئیزدیحامە یعنی ڕۆژ نییە ئەمە 120-130 سارە سڕێ نەنووسین ئەو پەڕی پێمان دەکرێت بیاهین نەژۆرە تاکو ئەمڕۆ 40 سارە 50 سارە هەتا 6 سارە زیاتر ناتان بین نەژۆر ناتوانن. ئەوجا مەحاولەمان کردی لەگەر بەغدا و لەگە هەرێمیش مەحاولەوەمان کردیە ئەمە پەنکەرمانەیە کو ئەو بەنزانە وەکو خەزن گەنم لێ خەزن دەکەین پەنکەریشمانە گەنم لێ خەزنکەین. ئێستا لەو وەختێک کە قسەی دەکەم ئیتیزاری جوابی دەکەم لە بەغدا کتابم کردووە نووسراوم کردووە موافقەی وەرگرم بە تەلەفۆن موافقەم وەرگرتیە بەس ئینتیزاری نووسراوەکەی دەکەم کە لە پەنکەر دانێن پەنکەرەکەش دەتوانن دوات تەسووریشی بکەن وەکو خەزنیە بە سەب دروستکرا. باشە ئێوە نزیکن لە جوتیارانەوە ئەوانی کە گەنمەکانیان دێنن کوالیتی گەنمی ئەو ساڵ چۆنان ئەگەر بە بەراورد بە ئەم ساڵیانی کۆمەڵێک کەم ئاوی بووە کەمی وشکە ساڵی هەبووە چۆنە کوالیتی گەنمەکە؟ والله ئەم ساڵ حەسب ئەو گەنمێک کە تەمەشای دەکەین وەزنی هەیە گەنمیش وەزنی هەبی واتە گەنمەکە گەنمێکی باشە. ئەو ساڵ گەنمەکە لە پار باشترە زۆریش باشترە ئەن تەمەشا دەکەن وەزن هەیە وەزنی دەڕواتە 79-78 دەسەتا پار وانە بوو پار 73 بوو 4 بوو 5 بوو ئاخری لە 6 بوو دەبوو دەرەجەیەک کە دەرەجە بوو بەس ئەو ساڵ وەزنەکانیە تاکو ئێستا ئەو گەنمەکە وەردەگرین هەموو گەنمەکە زۆر باشە. باشە کاتێکی دیاریکراوتاندانەوە کە لەو ماوەیە دەتوانن هەموو گەنمەکان لە جوتیاران وەربگرن خۆی کاتی دیار نییە تەسویق کە لێرە ئەمە نووسرا دەکەن لۆ بەغدایە مثلەن فلانکە ڕۆژ دەست پێ دەکەن بەغدا موافقەی لەسەر دەکا لەسەر قسەیمە لەبەرەوەی ئەمە دەزانین کەنجی دەدروێتەوە هەتا گەنم لە پێش سایلۆی هەبی هەتا گەنمە مشکەمە مووقفی دەنێن ڕۆژانە لۆ بەغدا کە دیتیان مووقفەکە 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ مووقف گەنم نەبوو گەنمەکی کەم ڕۆی ئەوان بە مەدەنێ بیوەستێنە بەڵام دائیمەن ئەکسەرشی یعنی زیاتر دەگاتە 2 مانگ 50 ڕۆژ 35 ڕۆژ 30 ڕۆژ ئەوە بە شێوەیەکی گشتی هیچ کێشەیەک نییە لە پرۆسی وەرگرتنی گەنمە. ئێستا ئەگەر تەسویریش بکەن وەکو دیارە بەرامبەر من دیارە ئەمە یەک خەتمانەیە لە معمەل لە
فەنی کە گەرمەکەی وەردەگرین و کە تەسووریشتان کرد گەرمەکەی وەردەگرین خەتەکمانێ لۆ ئیش بەڵام دوو جێگای هەیە لۆ بەتاڵکردنی پێدرێنەوە پێم بەتاڵکردنی گەنم ئێستا لێک جێگاتانی گەرمی لە جوتیانەوەگرین بەتاڵکردن حالیان ئێستا لەبەرەوەی دەدەنێ مەتاحنیش مەتحەنەکانیش ئاشەکانی هەولێرە لەبەرەوەی وەکو ئاگادارن مانجیەک هێشتا حسەیەک لە مانجیەک هێشتامە تاوامان نەکردی ینی گەنمیش گران بووە لە نفسی وەخت ئێستا ئەمە گەرمیدەنی ئاشەکان فیسەبیلەوە گەرم بەس سعری بڕێک بێتە خوارە بەڵام وەکو باسم کرد ئەگەر ئێستا موافقەکەم لۆ بێتن دەشێ موافقەکە کرا نووسراکەم لۆ دێ کە کردمانە پەنکەر ئیتر لە دوو جیان بەتاڵ دەکەین کێشەکەمە حەڵ دەبی لە جاتیەوەی 30 سارە 40 سارە بین نەژۆرێ دەبتە 100 سارە 80 سارە مەجای دەبی چونکە لۆ ئەمە جێیترمان دەبی لۆ بەتاڵکردن. هۆکارەکانی بەرزبوونەوەی بەرهەمە خۆراکیەکان لە جیهاندا گۆڕانکاری کەشوهەوا جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا ڕاگررتنی هەناردەی بەرهەمی دانەوێڵی بەشێک لە وڵاتان بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بەڕێژەی 130 بەرزبوونەوەی کرێی گواستنەوەی بەرهەمە خۆراکیەکان لە جیهاندا بەڕێژەی 104 بەرزبوونەوەی نرخی گەنم بەڕێژەی 115 بەرزبوونەوەی بەرهەمی گەنمەشامی بەڕێژەی 110 بەرهەمی پاقلەمانیەکانیش بەڕێژەی 110 نرخەکەیان بەرز بۆتەوە. بەو پێیەی لە تەمەنی کابینەی نۆیەم کاری جددی لەسەر بەرهەمی ناوخۆیی کراوە بە تایبەتیش ئاسایشی خۆراک کە لە ماوەی ئەم 3 ساڵەدا 3 پرۆژەی بە بازارکردنی گەنم چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئێستا دوودانە لەو پرۆژانە گەنمی جوتیاران دەکردنەوە جگەلەوەی کە دەیکەنە ئارد چەند بەرهەمێکی دیکەی بەرهەمە خۆراکیەکانی لێ دروست دەکەن و مەبەسمە بزانم وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ ئەم دۆخەی ئێستادا کە وشکە ساڵیە چۆن مامەڵا لەگەڵ دۆخەکەدا دەکات یانیش چۆن پاڵپشتی هەم بەرهەمی ناوخۆی و هەمیش جوتیارانی هەرێمی کوردستان دەکات. ئاسایشی خۆراک بەرهەمە خۆراکیەکان بە تایبەتی بەرهەمی دانەوێڵا بۆ هەرێمی کوردستان خۆمان دەزانانی کۆمەڵە پێشهاتادیان کەمی ڕێژەی باران وشکە ساڵی ڕوویدا بەڵام لە هەموو لایەنەگەگەرسەری وڵاتانی دراوسێمان بکەین پلان بیان هەیە ئێمە ئەگەر قسە لەگەڵ جوتیارەکان بکەین یەکسەر دەڵێن مەسەلەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئێوە لایەنێکی پەیوەندیدارن چیتان کردووە بۆ ئەم دۆخەی ئێستا لە ناوەندەکانی توێژینەوە کە سەر بە بەڕاتی گشتی توێژینەوە ڕێنمەی کشتتوکاڵی کاری زۆر کراوە لەسەرەوەی کە چەند تەرزێک لە گەنم بەرهەم بهێنرێ کە بەرگەی بێبارانی بگرێ ئەمانەش تەوان بێگومان ئەمە کاتی ئەوێت تا ئێمە بگەینە ئەو ئاستەی کە هەموو پێداویستیەکانی خۆمان پڕکەینەوە ئەلموهیم هەنگاوەکان دەستی پێ کردووە و ئەو گەنمانە بەرهەم هاتوونەوە بەشێکی دراون بە جوتیاران و ئێستا خۆشبەختانە تەوان کاتی خۆی حکوومەتی عێراقی تەنها ئەو گەنمیان وەرەگرت کە بۆ ئاردا بوو گەنمەکانی تریاوە ناگرن جوتیاری ئێمەش لە باو با پیرانۆش فێری ئەوە بووین کە زیاتر گەنمی ساوەر بەرهەم بێنین بۆیە جوتیاری ئێمە پلانەکەی خۆی گۆڕی کە تەنها ڕووبکاتە گەنمی ناعیمە یعنی واتە بۆ ئارد ئێستا خۆشبەختانە نەک هەر گەنمی ئارد بەڵکو هەموو ئەو گەنمانی کە بۆ ساوەر و بۆ پیشەسازیەکانی گەنم ئەبێ بەرهەم دێنەوە سەر لە ناوەندەکانی توێژینەوە ئێمە ئەم گەنمانە بەرهەم هاتوون و کاری لەسەرەکرێت لە وڵاتان خەزنەکەی پێوتە خەزنی استراتیژی ینی کە بۆ چەند ساڵێک بەرهەمی گەنمی تیا خەزن ئەەکەن ئێمەش ئەبێ کار بکەین بۆ ئەوەی کە تەنها بۆ ئەو ساڵ نەبێ ینی بێ بێگومان کە تۆ پلاندانەی هەموو احتیمالاتێک وەربگری کە تۆ لە چەند ساڵی ئایندا وەکو ئێستێک کە ڕوبەڕوومان بۆتەوە هەم لە ڕوبەڕووی بڵین گۆڕانکاری کەشوهەوا وشکە ساڵی بێبارانی شەڕ ئەوە تا ئێستا و شەڕە مەسەر بەرەوشی عالەمی گرتووە کاریگەری کردووە سەر هەموو دنیا هەنی هێشتا مەترسی لە ڕووی ئاسایشی خۆراکەوە لەسەر هەرێمی کوردستان نییە بێگومان هەتا ئێستا ئێمە سوپاس بەخوای گەورە کەشوهەوایەکمان هەیە خاچێکمان هەیە کە ئەگەر بێت و بەباشی کاری تیا بکەین و بەرهێنانی تیا بکەین ئەتوانم بڵێم بەشی هەموو پێداویستی خۆمان ڕەنگە بەشێکیش لە بەرهەمەکان هەناردە بکەین بە تایبەتی لە ئێستا لە کابینەی نۆ بە بەراورد لەگەڵ پێشوو کە وەبەرهێنان لە بوارەکانی ترا تقریبان لە کشتتوکاڵە لە 1.6 ئەوانە بووە
ئێستا ژمارەیەکی باش ینی پرۆژەی کشتتوکالی جێبەجێکراوە کە گەشتۆتە تقریبان لە 8 بۆ لە 10 وە بەرهێنان لە بواری کشتتوکالیە ئەگەر ئێمە بەم ئاراستەیە بەردەوام بین و بڕۆین و هەموو لایەنە پەیوەندیدارەکان هاوکار و هەمانگی یەکتر بین بێگومان ئێمە لە ڕووی خاک و ئاو هەوا و تەنانەت ئێستا لە ڕووی سەرچاوی ئاو کە باسی کێشەی کەم ئاویەکرێ ئێمە ئەگەر سەرچاوەکانی ئاوی خۆمان بە باشی بەڕێوە ببین ئێمە کێشەمان بەو ڕادەیە نییە و ئەو پلانەی کە دانراوە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ دروستکردنی بەندا و بۆ دروستکردنی پۆنت بۆ گلدانەوەی ئاو بێگومان ئەمانە کاری گەوریانە بێ لەسەر مەسەرەن گلدانەوەی ئاو و بێگومان بۆ دروستکردنی پرۆژەکانی ئاودێری لە هەرێمی کوردستان. باشە سەبارەت بەوەی کە تا چەند پاڵپشتی جوتیارانی هەرێمی کوردستانەکەن ئەوەی کە بەڕێستان باست کرد هەم وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەمیش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و کارنامەی کابینەی نوێیە چۆن پاڵپشتیانەکە بۆ منە جوتیاران پێویستیان بە ئامێر هەیە پێویستیان بە منەتۆ هەیە پێویستیان بۆ منە ئەگەر وشکە ساڵی هەبێ لە ڕێی مڕەشە و ئەوانەوە ئاودێری پرۆژەکانیان بکەن. ئێمە تەمان ئەو ساڵ تقریبان ئێمە ساڵانە بنەتۆ و لە هەرێمی کوردستان پێویستمان بەنزیکەی 800,000 تەن بنەتۆ هەیە ینی بۆ بڵێن بۆ داچاندنی گەنم ساڵی پارێمە تقریبان زیاد لە 5,000 تەن بنەتۆ و کە لە مەڵبەندەکانی توێژینەوە بەرهەم هاتبوو ئەوە دابەشکرا بەسەر جوتیارانە بە نرخێکی پاڵپشتی ئەوەی کە ئەنجامان داوە بۆ مەسلەی ئامێر تەمان ئێمە ئێستا پاش ئەوەی کە وەزارەتمان پێشنیارێکی کرد بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە بۆ مەسلەی پاڵپشتیکردن و هاوردەکردنی ئامێری کشتتوکاڵی بە خۆشحاڵیەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە بڕیارێکی تایبەت بڕیاریدا کە ڕێگە بدرێت بە هاوردەکردنی ئامێری کشتتوکاڵی بە لێخۆشبوونی گومرجی. بڕی بنەتۆوی بەرهەمهاتوو لە ساڵی 2021 لە پارێزگای هەولێر 1045 تۆن لە پارێزگای سلەیمانی 1600 تۆن لە پارێزگای دهۆک 1400 تۆن لە پارێزگای هەڵەبجە 73 تۆن لە ئیدارەی گەرمیان 954 تۆن کۆی گشتی بڕی بنەتۆوی بەرهەمهاتوو لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو 5,072 تۆن بووە. تەواوی ئەم بابەتانە دەبەمە وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە پارەی گەنمی جوتیاران بۆ ئەم ساڵ و دابەشکردنی بەشەخۆراکی ماگانە بەسەر هاوڵاتیان و پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆ لەگەڵ کەسی یەکەمی وەزارەتەکەدا گفتوگۆ دەکەم. جەنابی وەزیر ئەم ساڵ کۆمەڵی گۆڕانکاری ڕوویدا لە ڕووی کەش و هەواوە کەمی ڕێژەی بارانبارینەوە چۆڵی زیانێکی بە بەرهەمی جوتیاران گەیان بە تایبەتی بەرهەمی دانەوێڵە ئەم ساڵ جوتیاران ئێستا کاتی دوورینەوەی بەرهەمەکانیانە ئەوەی بۆ جوتیاران گرنگە ئێستا چۆڵی لە ماندووبوونەکانیان کەم کاتەوە پارەکانیانە ئایا جوتیارانی هەرێمی کوردستان ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو پارەکانیان وەردەگرن یاخود چۆڵی بە شێوەیەکی زووتر پارەکە دەکەن لە کاتی تەسلیمکردنی جوتیاران گەرمەکانیانە پارەی خۆیان وەردەگرن. بەڵێ ئەم ساڵ بڕیارە کە پارەکانیان بە خێرایی بدرێتین پارەکانیان وەکو ساڵانی پێشوو ئەوەندە دوانەکەوێ بۆ ئەم بەستەش پێشتریش ڕامانگەیاند بوو لە وەجبەی یەکەمی پارە 500 میلیۆن بۆ دۆک هاتبوو 500 میلیۆن بۆ هەولێر هاتوو ملیارێک بۆ سلێمانی هاتبوو ئێستا وەجبەی دووەمی پارەکەش هاتووە 5 میلیار بۆ سلێمانی هاتووە 2 میلیار بۆ هەولێر هاتووە 500 ترش بۆ دۆک هاتووە کە پێشتریش ڕامانگەیاند بوو تەنها بۆ وەجبەی یەکەم ئەو پارەی وەجبەی یەکە هات بوو تەنها ڕاستاندن ئەوەی پێ دەڵێن سەحە سودوری چەکەکانمان بکەین دەستی پێ بکەین ئینشاءالله لە کۆتایی ئەم هەفتەیە ئەگەر نەمانتوانی بە تەکید لە سەرەتای هەفتەی داهاتوو وەجبەی یەکەمی پارەکانی جوتیاران ڕادەستی جوتیاران دەکەین. باشە جەنابی وەزیر ئێستا لە جیهاندا بەرهەمی دانەوێڵە بە شێوەیەکی گشتی بەرز بۆتەمە بابەتێکی جیهانیە بەڵام تایبەت بە هەرێمی کوردستان ئێوە پێشتری ڕاتانگەیاندە بوو ئەوەی کە هەوڵ و توانەکانی وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستانە دەدەن بۆەوەی کە چۆنڵی ئیستیقرارێک ئاسایشێکی بەرهەمە خۆراکیەوە بکەن لە هەرێمی کوردستان ئێستا ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستانە چۆنە؟ وای خۆتان دەزانن زۆر هۆکار هەیە کە
وای کردووە نرخی خۆراک لە هەموو دنیادا بەرز بێتەوە دەشزانن کە هەموو وڵاتانی دنیا ئێستا سەرقاڵی ئەو بابەتەن بۆ ئەوەی ئاسایشی خۆراکی خۆیان تەمین بکەن. ئێمەش بەدەرنین لەوە بەڕێ کاریگەریەکی زۆر هەبووە لەسەر ئەو بابەتە هەموو وەکو باسمان کرد لەسەر مەسلەی وشکە ساڵی لەسەر بەهۆی وشکە ساڵی بەهۆی گرانبوونی نرخی سوتەمەنی بەهۆی ئەو شەڕێکە ڕوویداوە ئێستا بەردەوامە لە هەموو وڵاتانی دنیا بە تایبەتی وڵاتانی دەوروبەر و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو وشکە ساڵی تەسیری لە هەمووی کردووە. ئێمەش ئەو تەسیری لێ کردوین بەڵام ئەوەی ئێمە هەوڵمانداوە بۆ ئەوەی تەمینی خۆراکی خۆمان بکەین ئەوەیە کە گەرمی جوتیارانی ئێستامان هەیە لە سایلۆکانی هەرێمی کوردستان خەزنیان بکەین لیان وەرگون خەزنیانکەین هەروەها بازرگانان هاندەین بۆ ئەوەی زۆرترین بڕی خۆراک بێنە دەرەوە بۆ ئۆشکار ئاسانیان بۆ کراوە بەوەی کە لە خۆراکە سەرچیەکانی کە لە هەرە زەروریەکانی پێویستی ڕۆژانەی خەڵکە لە ئاردە لە برنجە شەکرە هەتا دوایی ئەوەی کە ئیعلانمان کرد بۆ ئەو 8 ماددە خۆراکیەی ڕسمی گومرجی لەسەر لاچووە بۆ ماوەی 2 مانگ دوای ئەو 2 مانگە دراسە دەکرێت تەسیری ئەوەیە چییە ئەو لابردنی اینجا ئەگەر زەرور بوو پێویستی بەوە بوو ماوەکە درێژ بکرێتەوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. ئێوە زۆر جار مەیدانیان سەردانی شوێنەکانەکەن بۆ منە سەردانی سایلۆتان کردووە سەردانی کۆگاکانی خۆراکتان کردو باسی وەشت کرد ئەمە دیاردەیەکی جیهانیە نرخی بەرهەمە خۆراکیەکان بەرز بۆتەوە بەڵام ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین زۆر جار بۆ هاوڵاتیان دەڵێن ئەمە خۆراک گران دەبێت شت دەبێت ئێوە لایەنێکی پەیوەندیدارن کەسی یەکەمن سەبارەت بەو بابەتە وەکو وەزارەتی بازرگانی پیشەسازی ئایا ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان ئەوەنە لە چۆڵی لەژێر مەترسیە بە شێوازێکی تر بەڵام یعنی نرخەکەی ئەوەندە گران بووە بۆ هاوڵاتیان بێتە جێنی گەرانی و مەترسی؟ وەڵی خۆتان دەتوانن و حتمما متابعەشتان کردیە خۆراک لە سەر ئاستی جیهان گران بووە لەسەر ئاستی جیهان گران بوو چونکەم پێشتری چەند جاریش ڕامانگەیاندووە یەکەم هۆکاری گرانبوونی خۆراک پەتای کۆرۆنا بوو یعنی کارگە و کارخانەکانی هەموو وڵاتان ڕاوەستە ناچار بوون ئەو دەوڵەتانە خەزینی استراتیجی خۆیان بەکاربێنن. ئێستا دوای کۆڤید دەوڵەتان دەستیان پێکرد بەوەی کە جارشتر خەزینەکانیان پڕکەنەوە یعنی تەڵەب لەسەر خواردن زۆر بوو. دووەم گرانبوونی سوتەمەنی نرخی سوتەمەنی تەسیرێکی یەکجار زۆری کرد چونکە هەم لە ئینتاجەکە تەسیرەکە هەم لە نەقلەکەشی زۆر تەسیرەکاتن. سێەم ئەو شەڕێک کە ئێستا ڕوویداوە ئەوەیە هەر تەسیرێکی یەکجار زۆری لەسەر دنیا بووە. چوارەم بە نسبەتی خۆمان گرانبوونی نرخی دۆلاریش بەوەی بە تایبەتە بە خۆمان ئەوش تەسیری زۆری هەبووە بەڵێ تەسیری هەبووە و بابنین هەموو وڵاتان هەستیان بەو مەترسیە کرد ئێمە شەستمان بەو مەترسیە کردووە بۆیە خۆڕەخکاری کردووە بەڵێ بۆیە کە ئێمە شەستمان بەو مەترسیە کردووە بۆیە ئەنجومەنی وەزیران بە ئەهەمیەتەوە هاتە سەر باسکردنی ئەو بابەت و چۆنکردنی چارەسەرکردنی کێشەکە. گرانبوونەکەی ئەوەی باسم کرد هۆکارەکانی کە لە دەست ئێمەدانین لە هەموو جیهانە ئەوەی ئێمە هیچ شتێک ناتوانین چونکە من ناتوانم بڕێم وەکو پێشان دەتوانین زەید بۆ نمونە لە ئۆکرانیا بێنین نرخەکەی گران بووە نەمایە بەڵام ئەوەی لەسەر ئێمەیە ئەوەیە کە هەم خۆراک دابینکەین بۆ ئەوەی لە مەترسی نەبوون و بڕانی خۆراک قوتارمان بێ و هەم چاودێری بازار و کۆگا و مۆڵ و هەموو شتەکان بکەین کە گرانبوونی فاحش ئەوەی کە بڵێن ئیستیغلالکردن و چاوچنۆچی بنەبڕ بکەین بۆ ئەو مەبەستەش لێژنەکانی چاودێری بازرگانیمان لە هەموو شارەکان بەردەوام بەسەر بازار و مۆڵ و کۆگاکان داون و خەڵکێکی ئەوانەی کە سەرپێچیان کردبی غەرامە کراون و هەندێکیان داخراون و لێرەوەش جارێکی تر دووبارێکەنێ هەر کەسێک پەنا بۆ قۆڕخکردنی بازار و ئیستیغلالکردنی ئەو بارودۆخە باتن ڕوبەڕووی تونترین سزای یاساییەکەینەوە حتمەن. بڕی پارەی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2022 پارێزگای سلەیمانی 5 ملیار دینار پارێزگای هەولێر 2 ملیار دینار پارێزگای دهۆک 500 میلیۆن دینار کۆی گشتی بڕی ئەو پارەی دانراوە بۆ گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان 7 ملیار و 500 میلیۆن دینارە